لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانی و بەڕێبەراتی دارستان و پاوان دەستیان کرد بە لابردنی زیادە ڕۆیەکانی سنووری شاخی گۆیژە و ئەزمار. ئەوانەی شەوانە لەم شوێنانەدا دەنیشن و ئاگر دەکەنەوە. بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی دەڵێت ئیدی ڕێگە بە کەس نادەین ئەو شوێنانە بەکار بهێنێت و بە پاساوی مەستی ئاگر بکەنەوە و ناتوانن خۆیان لە سزا یاساییەکان ببوێرن. جەناب تەزانی ئەو کەسانی کە مەستە بن و ئەو کەسانی کە هۆشیاریشن ئێمە با بە یەک چاو معاملیان لەگەڵەکەین کەسێکی وشیار و کەسێکی مەز لای ئەمە یەک یاسا جێبەجێکرێت بێنێتەوە بڵێ من مەست بووم و هیچ جۆرە پاسایەک ناخوا لەو کاتانە لەبەرەوەی ئەم کەسە هەستاوە بە سووتانی دارستانەکە یا هۆکار بۆ بە سوودانی دارستانەکە ئەو کاتە یاسا ڕێوشێنی خۆی باتە بەر ئێمە وەکو بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی ئەرکمان ئەم دارستانە پارێزین ئەرکمان ئەم دارستانە خزمەتکەین ئەرکمان ئەم دارستانە سەوزکەین ئەوەکەی تریانە گەڕێتەوە بۆ دەوری یاسا و دەوری دامەزراوە یاساییەکان ئەو هەنگاوی کە لە کۆبنەوەی لیژنەی فریاگوزاریە قەراری لێراوە ئەوەیە کە ئەم دارستانە پارێزین لە پێناو بەرژەوەندی گشتیە. هەنگاوی یەکەم ئەوەیە لابردنی ئەو زیادە ڕەوانەیە کە لە ناو دارستانەکانایە خۆتان بینیتان بوونی ئەو مێز و کورسی وشتە لە ناو ئەم دارستانانە ئەوەکە مەترسی ئاگرکەوتنەوە زیاتر بێ کە ئێمە توانیمان زیادە ڕەوەکان لابین ئەتوانین ئەو شوێنانش کە مۆڵەتمان پیاون پابندیان بکەین کە ئەوانمان پابند کرد هاوڵاتیان ژووردە وردە خۆناغەکان دەست پێەکە ئەوان ژووشارەکەنەوە. هەموو مێز و کورسی و کەپرەکان دەڕوخێن و دەڵێن سیمایەکی ناشرینیان بۆ ئەو شوێنانەش دروست کردووە و لە ڕووی تەندروستی و ژینگەی شەوە شیاو نییە دانیشتنی ئەو کەسانە لێرە. لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانیش سەرپەرشتی پرۆسەکە دەکەن و دەڵێن تا بناری گۆیژە پاک نەکەنەوە کۆتایی بە هەڵمەتەکە ناهێنن. ئامان جوانە کە هەم خەڵکی کێ تێرە هەم تەندروست بێ هەم سەلامەت بێ بەداخۆ خۆ دەزانی کە هەڵکۆتی جوگرافیم شوێنەوە بە بەردەوامی باە هەیە کەم تەرخەمێک لەلایەن کەس کەسێکەوە بێ بێتە هۆی زیانگەاندن بە ئەم بە ژینگەکان بە سروشتەکە لەی شوێنێکی دنیا نەبووە کە لە دارستانەکان ئاگر بکرێتەوە بەداخۆ دیاردەیەکە بینی لێرە کورسی مێزیانداناوە ئاگرەکرێتەوە خەڵوز دەکرێتەوە هەتا درنگانێکی شەو نەخێر ئەوانەی کە تەجاوزیان کردوار خەڵقی ئاساییەکان تەجاوزیان کردو کورسی مێزیاندانا شتە برژێنن بۆ خەڵقی کێ تێرە بۆیە لەسەر فەرمانی بەڕست خانقامی قەزای مڵمەندی سلەیمانی بە هەموو شێکردنەوەی ئاگر لە چیای گۆیژە بۆ ئەم ماوەیە قەدەغەیە بە هیچ جۆرەك نابێ ئاگری تا بگرێتەوە. پێشتر چەندین جار دارستان و پاوانەکانی سنووری گۆیژە بەهۆی کەم تەرخەمی گەشتیاران و هاوڵاتیانی دیکەوە سوتاوە. بەردەوامی شەوانە بۆتە شوێنی دانیشتنی و کەسانەی مادە کوحولیەکان بەکاردەهێن و جگە لە پیسکردنی شوێنەکە مەترسیشن لەسەر سوتانی دارستانەکان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.